دەستپێکردنی ئیشی من لە ئیشی فۆتۆگراف و لە ئیشی لابرۆتۆری لە ساڵی 1970 بوو. ئەو کاتە قوتابی بووم لە پەیمانگای تەکنۆلۆجی لە کەرکووچێ بەواسطەی برادێکمان کە ئەو کاتە مختبەر شیمالیان دانا یەکەم مختبەری فۆتۆگرافەری دیجیتاڵی بوو لە هەولێرێ لەگەر ئەو کوڕەی برادراتیم هەبوو کە چوومە تاقیگاکەیان لەوێەوە دەستم پێ کرد. بدایەت مامۆستایەکی هیندیمان هەبوو کە لە هیند هاتبوو دەورەیەکی تایبەتی پێکردین لەسەر جیهازی پرێنتی کۆپاڵ هەبوو ئەو کاتیان لەگەر مەجموعەیەک گەنج بووین تەوان هەر ئەمن و ئەو کاک کاروانی ناوبوو لەگەرەوی دەستمان پێکرد بە ئیشی پرێنت. ئەو کاتە کاری داتای دیجیتاڵی نەبوو لە فلیمەوە دەستمان پێکرد. زووتریش من بۆ خۆم ئاشناییم هەبوو لەگەر کامێرا و لەگەر پرێنتی ڕەش و سپی و ئەوانە بەس وەکو کارکردن لە ساڵی 1970ەوە دەستم پێکرد. بە چەند مەرحەلەیەکدا تێپەڕین لە کاری فلیم و پرێنتی نۆرمەلی فلیم ئەو کاتە تا دەستمان پێکرد تا ساڵی کاتی ڕاپەڕین لە ساڵی 91ەوە ئەو کاتە بۆ فترەیەک لەبەر ئەوەی کاری هونەری و ئەوانە تۆزێک سست بوو کارەکەمان بەجێهێشت و لە ساڵی 1993 دیسان گەڕامەوە سەر کاری لابرۆتۆری و بابرینکاری تەبعی مختبەر و ئەوانە. ئەمە لە بیدایەتدا ئەو داتایانەی کە لە زەبوونەکانمان دێتن یان لەوەی نەگرەکانمان بۆ دێتن یان بە فلاش دەینن فلاش میمۆری یانە میمۆریەکانیان دەینن لە کامێرەکانیان دایرێکت دایبەزێنین یان بە CD بۆمان دەینن. ئەو داتایانەی کە وەربگرین لە فۆتۆگرافەرەکانمان هەندێک داتا پێویستی بە کاری فۆتۆشۆپیە لەوێەوە تەحویلی ئەو بەشەی دەکەین کە لێرەیە کارمەندێکی تایبەتمان هەیە بۆ فۆتۆشۆپ داتاکان ڕێک دێخیتن و حەسەب ئەو داواکاریە کە زەبوونەکانمان دەیانەوێت. لە پاش وەرگرتنی داتاکان کە لە فۆتۆشۆپی ڕێکی دێخین و دابدا بەشەکەین ئەو بەشانەی کە کاری لێزەریان پێویستە دێتە ئەو بەشەی ئێرەمان بەو دەستگای کاری لەسەر دەکرێتن. دەستگای لێزەریەکان ئەتوانین ئیشی لەسەر پلاستیک لەسەر شوشە لەسەر دار و ئەو شتانەی پێ دەکەین. مەجموعەیەک بابرین نەخشی تایبەتمان هەیە کە لەسەر دار دەکرێتن ئەتوانین سەعاتی پێ دروستکەین و ئەتوانین ڕسمەکان یانی شکلێکی تایبەتی بدەینێ حەسەب پێویست و حەسەب ئەو کەسەی کە داوای دەکاتن. نەخشەکانی ئەو جیازەمان هەمووی نەخشی لێزەریە. لێزەرەکە ئەتوانی هەم دەیبڕیتن هەم نەخش لەسەر هەموو شتەکان دروست دەکاتن لەسەر دار لەسەر شوشە و لەسەر پلاستیک زیاتر ئیشی داری پێ دەکەین. کۆلەتیەکانی ئەو جیهازی لێزەری زیاتر کە بابرین فۆتۆیەکان پرێنت دەکەین کەپسیەکەین لەسەر دارەکان ئەو کاتە دەینین بە دەستگا لێزەریەکەی دەیبڕین. لە کاتی کارکردن لە کاری فلیم و ئەو دەستگایانەی کە ئیشی فلیممان پێدەگە پرێنتی کۆن تەمان ئەو کارە زۆر زەحمەتتر بوو لەوەی کە ئێستا دەیکەین. ئێستا شتەکان زیاتر بوویتە دیجیتاڵی و داتای ڕقەمی
ئەو کاتە هەم مەشاکلی جیهاز و شتمان هەبوو، هەم مەشاکلی کارمەندمان هەبوو، چونکە کارمەندی پرۆفشناڵی ویست ئەو کاتە. ئەمما ئێستانێکە هەمووی دیجیتاڵیە و فەرقێکی زۆری هەیە لەگەر ئەو کاتێک کە ئەمە کاری فلیممان دەکرد. ئیدی لە ساڵانی 2000ەوە بیدایەتی 2000ەکانەوە کاری فلیمی دەستگاکانی کە فلیم چاپی فلیممان دەکرد ئەوانە وردە وردە لە کورتیاندا و نەما کارەکان ئێستا هەموو بوویتە داتای ڕقمی و بوویتە دیجیتال. ئەمە زوو کە تەبعی لە زمانی فلیمی بابرین کە تەبعمان دەکرد ئەو کاتە تقریباً بەس تەبعمان هەبوو. ینی ئەو فلیمانە کە فۆتۆگرافەرەکانیانە خەڵک ڕسمی دەگرت و بۆ فلیمانە دەماخستە سەر وەرەقەی و هەر لە لابرۆتۆری و لە مختبەری هەر ئەو کارە هەبوو. ئەمما لەگەر پێشکەوتنی ڕقمی و لەگەر پێشکەوتنی دیجیتاڵی کارەکەمان ئێستا گۆڕانکاری زیاتری بەسەردا هاتیە. جاران هەر هەبووکو باسم کرد هەر پرێنت بوو، ئەمما ئێستانێکە زۆر کاریت کە هاتیتە ناو زۆر شتی ئیزافی هاتیتە ناو ئیشەکەمان وەکو کاری لێزەری پرێنتەکان دەکەین و لەسەر تەختە و لەسەر شوشە و ئەو شتانە بە کاری لێزەری ئیشی تایبەتی لۆ دەکەین وەکو ئەو شتانەی ئەلبومسازی و ئەوانە دروستکردنی سێتی ئەلبوم و گەورەکردنی ڕسمەکان و ئەوانە زیاتر هاتیتە ناو ئیشی فۆتۆگرافەری. لە تاقیگەیمە ئێستانێکە ئەساسەکەی کاری پرێنتەکەین پرێنتی ڕسمەکان بە هەموو سایزێک دەیکەین. دوای ئەوەش کارێکی ئیزافی کە ئەویش ئێستا زۆر لە هەولێر و لە ئەوەی زۆر باوە کاری ئەلبومیە ئەو ئەلبومانە لۆ شەریکاتی تایبەت دروستەکەین بۆ ئەو گەنجانێک کە زەواجەکەن ئەوانەش زیاتر ئەلبومیان لۆ دروستەکەین و ئیدی کاری هەندێک ئیشی لێزەری تایبەتمان هەیە دروستکردنی سعات بە شکلی تایبەت حەسەب ئەو کەسەی کە دێتن داوا دەکاتن چ شکلێکوێت چ دیزاینێکوێ ئەوە لۆی دروست دەکەین و چاک. کاتی کە داتاکان حاضر دەبن دێتە کاری پرێنتەکەی پرێنتەکەمان دەبیتە بە دوو جۆر دەیکەین. جۆرێک لە پرێنتمان هەیە دەستگای RA پێدرین بە مەحالیل دەکرێتن و دەستگایەکیشمان هەیە بە ئیجێکتە بە ئەحبار تەبع دەکەین. ئەوەشان ئەو تەبعکردنە حەسەب داواکاری ئەو کەسانەیە کە دێن داوای دەکەن هەندێکیان داوای زیاتر یان داوای پرێنتی RA دەکەن کە بە شوشتنەوەی سیستەمی دەرمان دەکرێتن هەندێک خەشمانەیە داوای پرێنتی ئیجێکتەکەی دەکاتن کە سیستەمی حەبڕیە لەوێ کە داتاکان وەردەگریتن دێتە سەر ئەو دەستگایانە دەستگامان هەیە HD دەستگاشمان هەیە SD لە هەردووچان کاری پرێنتەکەی تەمان بەس DPI-یەکەی فەرقی هەیە کوالیتیەکەیان ئێژدەکە بەرزتر دەبیتن لە ئێزدیەکەی. ئەو سایزانش کە داوا دەکرێتن زیاتر سایزی نۆرمەڵە 10 بە 15 ئەو خەکانەی کە بابرین لە ئاهەنگ و لە بۆنەکانی گواستنەوە ئەوشانە زیاتر سایزی بچوک داوا دەکەن. ئەوانەیە کە حەسەب پێویست و حەسەب داواکاریەکەی سایزەکانیان لۆ گەورە دەکەین. ئەو وەرەقی کە بەکاردێنین هەندێک وەرەقیان دوو جۆرمان هەیە. جۆرێکمان هەیە ئەبێ لە تاریکی وەرەقەکان بەکاربینین و لەناو بۆکسی دادنین کە دادنینە سەر جیازەکە کاری لێزەریەکە بە تەبعی لێزەری پێدرین ئەوە بە ڕووناچی دەکرێتن. ئەوانە جۆرە وەرەقەی کەمان هەیە لە ڕووناچی توانین بەکاری بینین حەبڕیە ئیجێکتە پرێنتی دەکاتن. دەرمانەکانیشمان دەرمانی تەمان هەر لەسەر سیستەمی کۆنە کە ئێستا تەتەوەری پێکرا و ئەوەیە دەرمانی RA-مان هەیە و نەوعیش ئەحبارمان هەیە حەبڕی ئاعتیادی کە لۆ بابرین پرێنتەرەکان بەکاردێنن.
کاتی فۆتۆگرافەری ئەو کاتانەی کە زیاتر ئیشەیات لە مانگەکانی بەهارێ زیاتر دەست پێ دەکاتن چونکە ماشەڵڵا وڵاتەکەمان سەوزە و جوانە و ئیدی لە بەهارانیش جوانترەبی خەرکەکەش تۆزە کەیفی خۆشتر و چاکتر دەبی زیاتر مناسبات دەبیتن ئەو کاتە زۆر دەبیتن ینی بابرین لە نیوەی مانجی دوو دەست پێ دەکەین هەتا مانجی 5 و 6 لە زمانی فیلمیەوە کە کاری تەبعمان دەکرد کۆمەڵی وێنەگران و دەرهێنانی ئیجازەی وێنەگرتن تۆزێک زەحمەتتر بوو لە ئێستا هەر کەسێک لە خۆیەوە نەی دەتوانی ببتە فۆتۆگراف ئەبا ئیلا شارەزاییەکی چاچی هەبا تاقیکردنەوەیەکی چاچیان دەکرد دەبا لەو تاقیکردنەوەی سەرکەوتوو بە ئەو کاتە ئیجازەیان دەدایە کە ئەوە ببتە فۆتۆگرافەر طبعا ئەو کاتر کە باس ناکەین مەشاکلی ئەمنیش هەر هەبوو هەموو کەسێک نەیەتوانی ئەگەر لە ئەمن دەرنەچووبایە ببایە فۆتۆگرافەر و ئەو شتانە ئەمما ئێستانێکە مەجموعەیە گەنجمان هەیە زۆر لێهاتوون و زۆر بابرین شارەزایەکی چاچیان پێیا کردێت لەبەر ئەوەی متابعی هەموو پەیجەکانی عالەمی دەکەن و هەموو معلوماتە جیهانیەکان وەردەگرن و کۆ دەکەنەوە لە کارەکەی خۆیان بەکاری دێنن لە عینن کات مەجموعەیە خەڵکمان هەیە کاری فۆتۆگرافەریە کاتن کە هیچ شارەزاییەکی نییە ئەوانە کێشەمان لۆ دروستەکەن هەم لە کارکردنەکەی خۆمان و هەم لە ڕێکخستن و چاکردنی کارەکەی خۆیان کە ئەمە ئەزیەتێکی زۆریان پێوابنێ ئەمما ئەو گەنجانەی کە شارەزاییان هەیە و متابعی معلومات وەرەگرن و کۆەکەنەوە ئەوانە کارێکی زۆر پرۆفشناڵەکەن و کارەکەیان کاری فۆتۆگرافەریان لە کوردستان زۆر بەرەو پێش بردیە بالنسبة إيشي ألبومي أما اللي طبعا بمتابعة شيء زور برا بيدان ما بيدا بكاري ألبومي دزجاي تايبت من هناينا چەند زۆرێک لە ئەلبومەکان دروستەکەین و سایزەکانیشیان جیاوازن لە سایزی ئەتوانین دە بە 15 هەتا دەگاتە 50 بە 75 کەەوە کارێکی زۆر قورسە بەسەمە لێرانە بەو دەستگا تایبەتانە ئەتوانین ئەنجام دێن و کوالیتیەکی زۆر بەرز پێشکەشی بە زەبوونەکانمان بکەین بۆ نمونە یەکێک لەو کارانەی کە لێرەوە کردیتمان هەم لە کاری سێتی جلدەکەی و هەم لە پرێنت و هەم لە کەپسکردنی ئەلبومەکەی ئەتوانین شانتان دێن کە لێرانە ئەو کارانەمان کردیە ئەوە جانتای سێتەکەیە ڕسمێکی لەگەرە بە ئیتارەوە کە دەکاتە سایزی 15 بە 23 یەکێک لە ئەلبومەکان کە ئەوە سایزی سی بابرین 40 بە 60 بەو جۆرەی دەبیتن ئەوە سەفحەکانیتی یەکێک کە کەپس دەکرێتن و یەکێک لە فۆتۆگرافەرە بەناوبانگەکانی تاقیگاکەمان تەوان ئەو کارەی کردیە کوالیتی ئەلبومەکانی مەتەوان لەوانەیە فەرقێکی هەبی لەگەر ئەوانەی کە لە بازاری دروست دەکرێن و یان چاک دەکرێن ئەمە ئەتوانین زمانی 5 سار و زیاتریش زمانی ئەلبومەکانی خۆمان بدەین چونکە ئەو مەوادەی کە ئەمە لە ئەلبومەکانی خۆمان بەکاردێنین هەموو تایبەتەوە بە خۆمان تابعی دەکەین و کامەشت چاکترە ئەوی دێنین ئەوانەی کە هەندێک جار هاوڵاتی گلەی دەکاتن کە دەرێ ئەلبومێکم دروست کرایە یانە لە شوێنێش کە دروست کرایە زۆر جار دێنە لای ئێمە چاچیان دەکەینەوە حتا ئەوانەی هەندێکیان لە فۆتۆگرافەرەکان دەنێن وڵاتی ئێران لەوێ چاک دەکەن زۆربەی ئەلبومەکانیان دێنەوە ئەمە لە ئێرانە دیسا ئیشی لەسەر دەکەینەوە کە خراپ دەبی لەویان چاک دەکەینەوە ئەو مەوادەی کە ئەمە بەکاردێنین هەم لە وەرەقی فۆتۆیەکەی کە بەکاردێنین تەمان باشترین وەرەق بەکاردێنین بەش ئەو لە سقی کە فۆتۆەکانی پێدێکە دێن PVC پێدەرێن ئەوە باشترین نەوعی دێنین
ئەلبومانەی کە زیاتر تێک دەچن یانە گەرما یان ڕتوبە تەسیری تێدەکاتن ئەو ئەلبومانە لەوانەیە ئەو مەوادەی ئەو موادی ئەوەلی کە بەکار هاتیە شتێکی باش نەبووە دوێ زیاتر تێک دەچن ئەو ئەلبومانەی کە ئیبووک و زاوای زیاتر دەکەین ئەو گەنجانەی کە زەواز دەکەن زیاتر ئەوان ئەلبوم شتیان دروست دەکەین باشتر وایە ئەو کاتێک کە ئەلبومەکانیان هەردەگرن لە شوێنێکی شێدار نەبیتن یانە گەرمایەکی زۆر بەقوت نەبیتن و لێ بداتن چونکە ئەوانە مادەی لاستیک و PVCە احتیمالە گەرما تەسیری تێ بکاتن. لە کاتی کە ئەلبومەکە تەواو دەبیتن دێنینە ئەو بەشەی لە سەفحەی یەکەمی ئەلبومەکەی یان ناوی فۆتۆگرافەرەکەی زۆر جاریش ناوی بووک و زاوایەکەی لەسەر پرینت دەکەین بەو دەستگایەم لە مادەیەکمان هەیە وەکو سیم وایە تاوان پرینتەکە ئەلکترۆنیە بابرین سیم لەسەر سەفحەی یەکەمی ڕەشەکەی دەداتن و ناوەکەی لەسەر دەنووسین هەر وەک ئێستا کە لەوەی وە نەهێنی پیشەمان چاپ کردیە ناوی بووک و زاوا یان ناوی فۆتۆگرافەرەکەی لەسەر ئەلبومەکەیدا دەنووسین. لەو بەشەی پرینتی سەر کوپی دەکەین لەسەر کوپ و لەسەر بابرین قاپ و ئەو شتانە پرینتەکەین لەسەر تیشێرت و ئەو شتانە ئەوەل جار لە بەرنامەی فۆتۆشۆپ داتاکان حازر دەکەین بۆ پرینتی تابعەیەکی تایبەتمان هەیە کە حبرێکی حەراری تێدایە لە پرینت تابعەکەی تەبعی دەکەین بەو شکلەی کە دێتن ئێستاوەی چەناڵ 24مان پرینت کردیە دوایە دێتن ئەو وەرەقەیەی کە تەبعی لەسەر دەکەین ئەو پرینتەی کە کردیتمان دایدەنین لەسەر گلاسەکەی و بەلاستیکێکی تایبەتی حەراری کەپسی دەکەین دوای دایدەنینە ناو فڕنیەکی تایبەتی هەیە کە تا 192 پلە گەرماییەکەیتی و تایمەرەکەشی تا کەپسێکاتن تا 300 سانیە دەژمێریت. ئێستا لە ناو لابرۆتەرەکانی هەولێرێ منافەسەک پێیا بووە کە لە دابەزاندنی سعر و دابەزاندنی کوالیتی ئیشەکەی زۆر ئیش لەسەر ئەوەی دەکەن ئەمە کوالیتی ئیشەکانمان مەوادێکی زۆر باش بەکاردێنین ینی ئەو مەواد و ئەو بابرین ئەگەر باسی ئیشی ئەلبومی بکەین ئەو مەواد و ئەو سێتەی کە ئەمە بەکاری دێنین لە ستاندەری جیهانی بابرین ئەوەیە باشترین کوالیتی و باشترین شت دێنین پێشکەشی بەو زەبوونانەی خۆمان دەکەین جا ئەمە سعرمان لەگەر رابرۆتەرەکانی هەولێرە تۆزێک زیاتر لەسرە ئەمما ئەگەر مقارنەی بکەین بە کوالیتی ئیشەکەمان ئەتوانین برین ئیشەکەیمە ناوی بنین مارکەیە لە چاو ئەو ئیشانەی کە لە بازاری دەکرێتەوە. هەر بابەتە و هەر مادەیەک و لەوانەیە لە چەند وڵاتێکی کۆیەکەینەوە زۆربەی ئیشەکانمان لە سین بۆ دەبەست ئەو شتانی کە لە سین دەینین دۆ خۆمان دێنین کوالیتیە باشەکەی دێنین بابرین دەرەجە ممتازەکەی دێنین هەندێک بابەتمان هەیە لە تورکیای دێنین زۆربەی بابەتەکانیشمان لە وڵاتی ئێرانەوە دێتن کە لۆ خۆم سەرپەرشتی ئیشەکان دەکەم و بە خۆم سەفەر دەکەم و شتەکان بە تایبەت دێنم هەندێک شتمان هەیە ئیتاڵیە لە ئیتالیاوە بۆمان دێتن
زۆر شتیشمان هەیە ئێستا دەستمان پێکردیە مەوادە ئەوەلیەکەی دەینین و ئەو سێتی ئەلبوم و ئەو شتانەی کە بەکار دێنین لە هەولێرە لە خۆمان دروست دەکەین. بەنسبەت سۆشیال میدیا و بەنسبەت ئەو موبایلەی کە خەرک ئێستا زۆر لە دەستێ لەوانەیە ڕسمەکانیان زیاتر لە ناو داتای ڕقەمیەکان بابرێنە ناو موبایل و لە ناو هاردوویان لە ناو کۆمپیوتەرەکانیان هەردەگرن تەئسیرێکی وای کردیە لەسەر ئەو ئیشەی کە کۆن ئەمە دەمان کرد. لە کۆن بەس ئیشی پرێنتمان نەکرد هەر کەسێک ئەگەر فیلمێکی گرت بە پەلە دەهات و فیلمەکەی دەشوشتەوە بۆ ئەیبزانی ڕسمەکانی چی تێدایە. ئێستا خەرک ڕسمی زیاتر دەگری لەبەر ئەوەی کامێرەکانیان چاکە بابرین موبایلەکانیان چاکەیان کامێرەی ڕقەمیان هەیە دوایە دێن هەڵدەبژێرن ئەو ڕسمانەی کە زۆر تایبەتن کە زۆر پێیان چاکە ئەوان دێنن پرێنت دەکەن لەگەر ئەوەش ئیشی مختبەری لابراتۆری زیاتر گۆڕانکاری بەسەرداهاتیە. جاران ڕسمی گەورەمان لە سایزی گەورەمان زۆر نەبوو ئێستا سایزی گەورە زیاتر بووە چونکە خەرکەکە کە ڕسمەکەی دەبینیتن بە داتای ڕقەمی گرتیتی بە کامێراتی ڕقەمی گرتیتی دێنی زیاتر گەورە دەکاتن یانە ئەو مەسلەی ئەلبوم و ئەو شتانە ئێستا جێگای ئەوەی گرتیتەوە کە جاران خەرک دەهات فیلمەکانی تەواو.